أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان و خۆشەویستان، سلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. خۆشحاڵ و بەختەوەرم لە بەرنامەی بە شوێن پێی خۆشەویستدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبم لەگەڵ پۆڵێک لە مامۆستایانی خۆشەویست و بەڕێز. هەریەکێک لەو مامۆستا بەڕێزانە تایبەتمەندیەک لە تایبەتمەندیەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو بەرنامەیەدا باز دەکەن. بەڕێز جەنابی مامۆستا ڕزگار بێراوەیی و بەڕێز جەنابی مامۆستا شێرزاد عەبدولوهاب و بەڕێز جەنابی مامۆستا خالید گەردی و بەڕێز جەنابی مامۆستا عیماد گوانی و هەروەها بەڕێز مەلا عیماد چۆمانی کەوا وەکو قورئان خوێن و مەداحێک لەو بەرنامەیە لەگەڵ ئێمەدایە. بۆیە بە خێراتنی مامۆستایان دەکەم و پێیان دەڵێم ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. بەڕێزان و خۆشەویستان، سەرەتای پرسیارەکەم ئاراستەی بەڕێز مامۆستا ڕزگار دەکەم و ئەو پرسیارە لە مامۆستا دەکەم: ئایا بزانین مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی لە پێش هاتنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە چ بارودۆخێکدا بوون، هەم لە ڕووی دین و هەم لە ڕووی سیاست و کۆمەڵایەتی و هەروەها ئابووری و هەموو لایەنەکانی تری ژیان؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. سڵاو لە مامۆستایانی بەڕێز و لە جەنابت و لە بینەرانیش وەسپاس دەبەوە ئەو دەرفەتە. هەڵبەت پێش هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەردەمە ناو دەبدرێت بە سەردەمی جاهیلی، العصر الجاهلی. بەڵام کاتێک کە گوترێت سەردەمی جاهیلی بە واتای ئەوە نا ئەو جەهالەتەی بەرامبەر بە عیلم بی، لەبەرەوەی لە هەموو بوارەکان مجتەمع و کۆمەلگای مرۆڤایەتی بەشێک علمی تێدا مایە بۆ ئەوەی بتوانی ژیان و گوزەرانی خۆی ئیدارە بکا و بەڕێوە ببا. بەڵام مەفهومی جاهیلیەت کە بەسەر ئەو سەردەمەدا دەگوترێت پێش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، قورئان دوو بوعدی لە بۆ باز دەکا. بوعدی یەکەم ئەو سەردەمە جاهیلیەتە بە واتای ئەوەی حکم و یاسا و شەریعەتی خوای گەورە سوبحانەه وتەعالا لە ناو مرۆڤەکان نمایە. ئەوە دیوەکە لە جاهیلیەت کە خوای گەورە سوبحانەه وتەعالا لە قورئانە فەرمێ: ئەفەحوکمە الجاهیلیەتی یەبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. لێرە حکمی جاهیلی ئەو مجتەمع و کۆمەلگایی بەرەو جاهیلیەت بردیە. لایەنی دووەم کە کەلیمەی جاهیلی بەسەردا بگوترێ کاتێک کە مرۆڤایەتی لە بابەتی ڕەوشت و ئەخلاق و بەهای بەرز نامینێ، ئەو سەردەمەش پێی ئەگوترێ سەردەمی جاهیلی، بە دەلیلی ئەوەی کە یوسف عەلەیهی السەلام لە کاتی دوعاکردنی لە خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەو کاتەی کە ئەیانەوێت تووشی لا ڕێدانی بکەن ئەفەرمێ: وئیلا تەصریف عنی کەیدەهن
أصب إليهن وأكن من الجاهلين أو كاتيك أجر حاشا لأو دیوەکی ئەخلاقی ئەو سنوورە ببەزێنی ئەکەویتە ناو جەهالەت یان ئەوەی کە موسا عەلەیهی سەلام کاتێک کە قەومەکەی لە مەسئلەی کوشتنی کەسەکە ئەڵێن گۆلچێک موسا عەلەیهی سەلام ئەڵێ سەری ببڕن ئەوانیش ئەڵێن ئایا گاڵتەمان پێ ئەەکەی ئەڵێ ئەعوذ بالله ئەن ئەکونە من الجاهلین گاڵتەکردن بە جەهالەت حیساب ئەکا لۆیە لە مستەلەحی قورئانی هەر مجتەمەعەک پچڕا لەگەر حکم و یاسای خوای گەورە سوبحانە وتەعالە پێی ئەگوترێت جاهل هەر مجتەمەع و کۆمەلگایەک لە بەهای بەرز و ئەخلاق و ڕەوشدارمە پێی ئەگوترێ سەردەمی جاهلیەت با لە هەموو بوارەکانی دیکەش پێشکەوتنی بەخۆوە دیتبێ ئەو وەکو عەسری جاهلی کە ئیطلاق کرێ لە بۆ سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەڵبەتە لە سەر زەوی لە پێش هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مرۆڤایەتی گەلێک ئەژیا لەوانە حەضارەت و شارستانێتی ڕۆمانیەکان هەبووە یۆنانیەکان هەبوون فورسەکان هەبوون ڕۆمەکان و عەرەب لە جەزیرەی عەرەبیش بەڵام حال و وەزعی مرۆڤایەتی گەیشت بۆ قیمە لە داڕوخان لە دیوی تەعاملی لەگەر خوا و لەگەر مرۆڤایەتیش لەگەر یەکتر یعنی ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە ئەبوو ڕەجا شتێک ڕیوایەت ئەکا کە ئەیگوت ئێمە بەردمان ئەپەرست کنا نعبد الحەجەر ئەڵێ ئەگەر بەردێکمان دیت باوە لەو بەردە جوانتر و ڕێک و پێکتر بە ئەومان واز دێدەینە دەهاتین ئەو بەردەمان ئەو جارەی ئەپەرست ئەگەر هیچی شوان بەدەست نەکەت باە هەندێک خۆرمان خڕ ئەکردەوە سەریەک ئاژەڵێکمان دەینا شیرەکەمان بەسەردا ئەکرد ئەوزە لە پاشان تەوافمان بەسەردا ئەکرد بەواتای مرۆڤ ئەو زەویەی کە لە ژێر پێیتی ئەوی بێخیتە سەرسەری خۆ عیبادەتی ئەو بکە و تەواف لە دەوری ئەوی بکە یعنی ئەوە چ داڕوخانەکە لە دیوی ئیعتیقاد و بیر و باوەڕ و کاتێک کە مرۆڤایەتی پێی ئەگا قەرنی شەشەم و هەفتەم کە مەسیحیەت تێیدا ئەژیا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تێیدا لەدایک بوو خراپترینی سەردەمەکانی مرۆڤایەتی بوو لەبەرەوەی ئەو کات مرۆڤایەتی خالیق و خوای گەورەی خۆی لە یاد کرد بوو مەسیر و سەرنجامی نەی ئەزانی بەرەو چێ ئەڕوا ڕشد و هۆشیاری لە فکر کرد بوو و ئەو قووەت و هێزەی نەما بوو کە بتوانی خێر و شەڕێک جیاواز بکاتەوە جگەلەوە مەسیحیەت بە دینە تەحریف کراوەکەی خۆی ئەوان هەر خەریکی یەکدی بوون ئەوەندە مجادلات و مناقەشاتی کەلامیان لەگەر یەکتر ئەکرد تووشی جەدەلێکی عەقیم ببوون کە مجتەمەع و کۆمەلگایەکی خۆشیان وێران کرد بوو بەسەر یەکتردا لە دیوی ئەخلاق مەسئلەی عەرەق خواردن بە شێوازێک بەربڵاو بوو هەموو محەلەکان ئەلەو گۆڕە بوون بۆ ئەوەی کە ئەو مادە هۆشبەرە بە خەڵک بدەن زینا نەکەم بووە بەڵکو هەر هیچ کەسێک نکوڵیشی لێ نەئەکرد یعنی زیناش کە عیب نەبووە کاتێک کە زینایان ئەکرد ئەنجامیان ئەدا حتى وای لێ هات بوو خەڵکانێکی تۆبزی لێ ئەکرد وەکو قورئان ئاماژەی پێکا فەرمێ ولا تکرهوا فتياتكم على البغاء إن أردنا تحصنا ئەوان تۆبزیان لەسەر ئەکرد لۆی ماڵی دنیایان بەدەست بێ بۆ لەسەر زیناکردن یعنی ئەو مجتەمەعەکە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێی باسی جۆرەکانی نیکاح ئەکا لە سەردەمی جاهلی یەک لەو جۆرە نیکاحانەی کە هەبووە یعنی حاڵەتێک کە مرۆڤایەتی بێزی لێ ئەکاتەوە کە تووشی بووە یعنی بەو پەڕی کرانەوە لەسەر دیوی زینا ئەنجامدان وەکەوەی کە کەسێک چایەک بخواتەوەیان ئاوک بخواتەوە زیناکردنیش بە هەمان حاڵەت و بە هەمان شێواز لە مەسەلەی اقتصادی ڕیبا لە قیمە بوو ئەو ڕیبایی کە خەڵکێکدا ئەنیش لەسەر حیسابی خەڵکی دیکە ژیانی ئەبردە سەر یعنی حتا وایان لێ هاتبوو نەیان ئەگوت بەیع ڕیبا وەکو بەیع و کڕین و فرۆشتنە بەڵکو ئەیانگۆ ئینەمە البەیع مثل الڕیبا سو خواردن بە هەموو جۆرەکانیەوە پشتی ئەو کەسانەی شکاند بوو کە هەژار بوون چەند هەژارتر بوو دوو قاتی ئەوەندەی تر هەژاری ئەکردنەوە حتا ڕۆمەکان ئەوەندەیان باز لەسەر خەڵکدا نابوو یعنی کەسەکە خەریک بوو ئەو هەوایی کە ئەشی خواتەوە بازی لەسەردا بنێ یعنی هەموو حرەکات بۆی خەرکەکە تەمەنای ئەکرد خەڵکێک بێ لە دەرەوە حکومیان بکە نەک ئەوان حکومیان بکە لە زۆری ئەو بازەی کە لە سەریان دانابوون لە دیوی حاڵەتی ئیجتیماعی هەموو خەڵک بووە طبقەی حاکم بە شێوازێک ئەژیان طبقەی جند بە شێوازێک ئەژیان طبقەی عوام و خەڵکیش بە شێوازی چکە ئەژیان یعنی مدینەی فاضلەی ئەفلاتون کە کاتێک بنیاتی نابوو حتا نەخۆش لە ناو مدینەکەی ئەو جەینە ئەبەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە مدینەی منەوەڕەی بنیادنا ئیهتیمام بە کەسانی نەخۆش و ئیهتیمام بەو کەسانە ئەدرا کە کەسیان نەبوو کەسی لە مدینەی فاضلە ئەو نەخۆش و مرۆڤایەتی تۆزێک خۆی لەدەستدا بە ئەو حاڵەتانەی جێگای نەئەبەوە هەرچی ئەساسی ئەخلاق و فەضیلە بوو لە ناو مجتەمەعەکان ڕووخا بوو وێران بوو بەسەر یەکتردا عەدالەت و دادگەری کڕین و فرۆشتنی پێوە ئەکرانی شتێک نەبوو بە ناوی عەدالەت لە ناو مجتەمەع و کۆمەلگایەکان لە جێی عەدالەت ڕیشوە
خیانەتکردن تەشجیعکردن لەسەر ئەوەی کە مرۆڤایەتی بکەوتە ژیانی یەکتر ئەوە تەشجیع ئەکرا لە ڕووی دیوە سیاسیەکەیەوە لە ناو فورسەکان مەلیکەکانی فارس ئەوان خۆیان بە شێوازێک بۆ ئیانگۆ خێنی خوایەتی لە ناو ئێمە دێ و ئەڕوا بە شێوازێک ئەوان لەسەرەوەی یاسابوون لەسەرەوەی مرۆڤایەتی بوون و هیچ کەسێک لێی نەبوو محاسبەی ئەوان بکە ینی مجتەماع لە دیوی سیاسیەوە مرۆڤێک بەسەریدا زاڵوی بەو شێوازە مامەڵەی لەگەر بکە حەق تەنها لە لایوان بوو و ئەو حاڵەتە لە بابیانەوە لە بۆ منداڵ ئەگوازراوە دەبات تەنها عائیلەی حاکیمە لە دەستەوان باو نابە هیچ کەسی دیکە نەوەک بەرەو لای چوبە نابە فکریشی لەو حاڵەتە کردباوە کە بەڕاستی مجتەماع کۆمەلگاەوە بەرەو وێرانیدا کەواتە بە شێوەیەکی گشتی مرۆڤایەتی پێویستی بە فریاد ڕسێک بوو کە ئەویش پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە بە هاتنی ئەو هەموو ئەوەی کەوا جەنابەت باست کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم توانی بە شێوازێک لە شێوازەکان بیهێنتەوە سەر فیترەت و سەر سکە ڕاستەقینەکەی ئەبوو حەسەنی نەدوی لە ئەو بەشەی کە دێتە سەر کۆتاییەکە ئەڵێ وبالجملة لم تكن على ظهر الأرض أمة صالحة المزاج أفرمي هيت أمتك النأديتو لسر زي بيجاتني بيغمبر عليه الصلاة والسلام كهرسوكوتي دروزبي هيز مجتمعك النأديتو كلسر أخلاق وروج بنيادرابي هيز دينك كبيغمبران هنابيان لبو مروفاتي أسواري نمابو بويا سلماني فارسي أو كاتيكا للاي راهبك أروى يعني كز بكز وصيتي بيأكل قوتي استا وصيتم اكي بسمة چندري قوتي او شتيك للاي منو تو قوتي يكزنيه لسر او زوي اوي للابي الله قوتي لدواي من يكشوين هي قربتسي باسي مدينة بيغمبري لبوك صلى الله عليه وسلم قوتي حرية لو اتسيل لوي انتظار بك تصاوري بك بيغمبرك لو شوين ديت اقل لوي هدايتك وربقري يعني او كديني مسيحيتي للابو كوتا كذبو كوصيتي سلماني فارس كدو أوج هاتا مدينة حتى سردمي بيغمبر عليه الصلاة والسلام هذا يعني مجتمع كوملقا فعلا لو تاريخ أجياء كعلماء لا شيء تاريخ كذا باسي كانوا وصفي بس خوش بيا أخو ما مسترزقاش برز دنا ما مستشير ذات بيغمبري خوا صلى الله عليه وسلم لدايق بو وبو ببيغمبري خوا عليه الصلاة والسلام وبيامي لبوهاتو رسالي إسلام وقرآني لبو دابزي آية بزانين خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم چۆن مامەڵەی کرد و چۆن توانی ئەو هەڵسوکەوتە چەوتەی کەوا لە پێشتردا هەبوو سەبر وردە بیگۆڕیدەوە بە تایبەتی خودی پێغەمبەری خوا لە نێو ماڵی خۆی بادەست پێ بکەم چۆن تەعامل و هەڵسوکەوتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاشی پێشەوامان نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی پێشەشی السلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه زۆر خۆشحاڵم کە بە خزمەت ئەو برا عەزیزانی خۆم گەیشتم خوازە زای خێری بەڕێزیشی بداتەوە کە ئەو بەرنامە ناوێکی خۆشی لۆداناوە کە شوێن پێهەرگری پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وسپاسی ئەو برا عەزیزانش دەکەم لە ستۆدیۆی پەیام کەوە هەموومان دوو بوونە و هەموو هاتوونەکەوە ئەو بەرنامەی تۆمار بکەن بەنسبەت جوابدانەوەی پرسیارەکەت پێش ئەوەی جواب بدەمەوە مقدمەیەکی کورت باسی ئەوەی دەکەم چۆن ئێمە ئیسیفادە لە ژیاننامەی پێغەمبەری خوای دەکەین صلى الله عليه وسلم چونکە ژیاننامەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام چیرۆکێک نییە ئێمە بۆ منداڵان بجێڕینەوە ژیاننامەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تطبیقی عملی ئیسلامە ئەو قورئانە ئەو ئیسلامە کە خوا ناردیتێ خوارێ ئەگە بتەوێت بە عملی بیبینی دەبی بچی ژیاننامەی ئەو پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام بخوینەوە ئینجا دەزانی ئیسلام چییە بەنسبەت چۆن فائیدە ئێمە لە ژیاننامەی پێغەمبەری خوای بکەن بەو شێوەی دەکرێت تەمان ئەوانەی کە دیراسەی ژیاننامەی پێغەمبەری خوایان کردی عليه الصلاة والسلام بە عەمیقی و بە وردی و بە هەموو جەوانبەکانی گەیشتینە ئەو نەتیجەی کە ژیاننامەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مەلەفاتە هەموو مەلەفەکانە مەلەفی ئابووری مەلەفی ڕامیاری و سیاسی مەلەفی کۆمەڵایەتی مەلەفی فکری مەلەفی ئیسلاحی جا هەموو مەلەفەکانی تێدایە هەر بابایە کە دەیەوێ بێ حسەی خۆی
لە ژیاننامەی پێغەمبەری خوا هەرگری عەلەیهی سەڵات وەسەلام بۆی پێوەی بەختەوەربی و بۆی لەسەر ئەو شێوە ئیش بکە کە خوا مرادی لەسەرە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەخشەی بۆ کێشاوە دەبێ بێ ئەو مەلەفە دەربینی کە ئیشی لەسەر دەکا. بابای ئەندام پەرلەمان، بابای وەزیر، بابای سەرۆکی حکومات، سەرۆکی هەرێم، ئەوانەی کە کاری سیاسی دەکەن، ئەوانەی ممارەسەی سیاست دەکەن، ئەبێ بێن ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەلەفە سیاسیەکەی دەربینن و لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فێرت دەکات سیاست معنای چییە؟ سیاست معنای زوڵم نییە، معنای درۆ نییە، معنای فێڵکردن لە خەڵک نییە، معنای قوت خواردنی خەڵک نییە، ماڵی گەوزکردنی خەڵک نییە. سیاست ئەوەیە کە خەڵک ببێ خۆشترین ژیان ئەمن و ئەمانیان لێ دروستکەی، مەعاشیان بدەیت، بەخێویانکەی، پێداویست و حاجەتەکانیان لۆ جێبەجێکەی. ئەوە سیاسیە. جا ئەگەر بێبووی بابای سیاسی بێ لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بخوێنیتەوە فێری دەکات سیاست معنای چییە و بە ئەو سیاستش دروستە و ڕێک و پێکە و مەقبولە. بابای ئابووری ناس ئەگەر تووشی ئەزمەیەکی اقتصادی بوون، تووشی تەزەخومێکی اقتصادی بوون، کێشەی اقتصادی زۆرە ئێستا لە عالم، ئێمە چۆن ئەم کێشە ئابووریانەمان حەلکەین؟ وەرە مەلەفی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیاننامەی ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام مەلەفی ئابووری بینە دەرێ، فێرت دەکا ئابووری ناس چۆنە، چۆن ئێمە ئیستیثماری ئەو هەموو واریداتانە دەکەین و ئەمە چۆنیش تەوزیع دەکەین، چونکە هەمووی ئیشی دەولەت لە بابەتی ئابووریەوە دووشتە، ئەوەیە واریداتەکان چەندە و چۆنیش تەوزیع دەکەین. بەو شێوەیە ئێمە دەتوانین خەڵک لەو پەڕی ئاسوودەی و ئەمان و خۆشی و خۆشگوزاری جێبەجێ بکەین. جا هەموو مەلەفەکان ئەوە ئەو مەلەفەی کە بە ڕێزت ئیشارەتی بۆدا مەلەفی کۆمەڵایەتیە و بزات مەلەفی خێزانی، چکە مەلەفی کۆمەڵایەتی زۆرە، مەسەڵەن لە ناو خەڵکی لەگەر خزمانی لەگەر عەشیرەتەکەی ئەوانە، بەڵام مەلەفی ناو خێزانی مەلەفەتی زۆر تایبەتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. لەبەرچی؟ لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نۆ خێزانی هەبووە، ئەوە بەڕاستی ئەمەواش نەکمان پێ ئیدارە پێ ناکرێت. جا نۆ خێزان بە قسە خۆشە، نۆ هەست، نۆ خوست، نۆ طبیعت، نۆ شکلی جیاواز، نۆ پەروەردەی جیاواز، نۆ نازی جیاواز، نۆ مەکری جیاواز، ئەتو وەرە بتوانە لەگەڵ نۆ خێزانە تەعامل بکە. بەڕاستی ئەمە زۆر ئینسان دەرس و عیبرەتی لێ وەردەگری. پاشان وەکی جەنابەت ئیشارەتت بۆدا کە بابوو چۆن تەعاملی لەگەر منداڵەکانی دەکرد، کە مێرد بوو چۆن تەعاملی لەگە خێزانەکانی دەکرد، کە باپیر بوو چۆن تەعاملی لەگە نەوەکانی دەکرد، کە خەزوور بوو چۆن تەعاملی لەگەر چیژی بوو زاوایەکانی دەکرد. ئەمە زۆر گرینگە ئێمە لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بزانین. بە کورتی و بە کوردی ئەگەر باسی ئەوەی بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن مێردێک بووە، ئەو حەدیسە بەسە کە ئەفەرموویتن خەیڕکم لئەهلی وأنا خيركم لأهلي. أفرمي باشترين تان يعني نيقوتي أو شونيوش دكا أو زور صدقة خير وخيرات دكا أو زور جهاد دكا زور دستمز قفتي نا باشترين تان أو باشترين بي لبو مالو من دالي منيش لهموتان باشترين لو مالو من دالم بابزان تسون باشترين يان بلو مالو من دالي. طبعا مهندس أحمد جن كتلك لناز و گۆز و محەبەت و خۆشەویستی و ناسچی بەداخەوە ئێستا ئەو منەظەماتانەی کە پەیدا بوونە دەیانەوێت ئەو ناز و گۆزەی ئەو ناسچیەی ئەو حاڵەتە ئونفیەی ئافرەتی لا ببن، دەیانەوەکی پیاوی لێ بکەن، عین وەکو پیاوی لێکەن، وەکو پیاو تەعامل بکە، وەکو پیاو ڕەفتار بکە، وەکو تەعام وەکو پیاو بستە دەرێ بێتە دێزەکەواتەمە دوو پیاو لە مارێکو داحەوێنەوە نەبوو. ئافرەت جوانی ئافرەتی بە ئونفیەتی وەیە، بە مێینەکەی وەیە، یعنی سری جەمالی ئافرەت ئەوەیە وەکو ژن تەسەڕف بکە، وەکو مێینەک تەسەڕف بکە. جوانی ئافرەت ئەوەیە کە ئیحتیمام بە قژی بدە، اهتمام بزوانی بدا، اهتمام بماڵی بدا، اهتمام بمێردی ببدا، اهتمام بە بۆنخۆشی ماڵ بدا، اهتمام بە چێشتەکان بدا. ئەوە جوانی ئافرەتە. جوانی ئافرەتی لەوە نییە بێتە دەرێ عیمارەکەم لەو دروستکە. جوانی ئافرەتی لەوە نییە ببتە مەحامی دیفاع لە مجرمەکی بکە. ئەوانە هیچ جوانی ئافرەتی نین. جوانی ئافرەتی ئەوەیە کە بەخۆی بنازی،
ئەبجوانی ئافرەتی ئەوەی کە ئیتیمام بە ئونفیەتی خۆی بدات چونکە ماڵ ئەگەر بێت و ئافرەتێکی مینەی بە معنای کەلیمە نەبێ ئەوزە خۆش دەبیتن چکەویتکە نێرە پێویستی بە نێرەچیت کە نییە پێویستی بەمەیە و ئەو ئافرەتەش ئەو وەختی بەختەوەر دەبی کە پیاوەکەی پیاوبی ئەگەر هەر ژنک پیاوەکەی وەکو ژنانە تەسەڕ بکە ڕچی لێ دەبتەوە ژن ئەو پیاوەی خۆش دەبێت پیاوبی بە معنای کەلیمە پیاوی لۆ هەتا هەز بکە قووەتەچی لە پشتا سەیوانەکی لەسرە لەسەریتی هێزەکی لە پشتا ئەگەر پیاوەکەش وەکو ژنان جوولاوە هەزۆر بێ قیمەت دەبی لە ماڵێ جا بۆیە سوبحان الله بزانە ئافرەت حەز ناکە پیاو ژنبی و ژنیش ئەوە پیاویش حەز ناکە ئافرەت پیاوبی کەواتە ئەگەر تەمەشا ژیاننامەی پێغەمبەری خوای بکەین عەلەیهی سەلام زۆر ئیحتیمامی بەوەی دایە کە بەڕاستی تەعامل لەگەر ئافرەت بکە لەو پەڕی جوانی لەو پەڕی ناشی لەو پەڕی خۆشی دا عایشە دەفەرمی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمی ئەگەر سڕەی هەر یەکێکمان بایە باشە لە پاش نوێژی سبەینێ دەهات لە پاش نوێژی سبەینێ دەهات نانی بەیانی لەوێ دەخوارد حتا نوێژی سبەینێ ئەوە لەکنەوەی دەبێ کە ئەو ڕۆژی کە سڕەی وی باە لە پاش نوێژی بەیانی ئەوە زاری بەسەر هەموو خێزانەکان دادەسوو لە باوشەی دەکەن ماسی دەکردن ئەو دەدەسەوەکن ئەو خاتونەی کە سڕەتی نانی دەخوات بزانە ئەو هەستە جوانەی ئەو ئێمە سبەینان هەر دەسین جارێ هەر لە بە غەزەبی گژنەکان ناویری تەماشامان بکەن تێرخەونە بووینە خەومان ناخۆش بووە بزانە ئەو ئەخلاقە جوانەی جارە هەر بەیانیەکەی بە خۆشی دەکردەوە بەیانیەکەی بە باوشێکی گەرم دەکردەوە بەیانیەکەی بە مەحەبەت و بە نوێکردنەوەی خۆشەویستی دەکردەوە ئەو جۆرە ئوسلوبە ئەوە ماڵ ئاوادان دەکاتەوە ژنیش بەو زۆرە ئوسلوبە ڕادەوەستی بەو زۆرە حەنان و خۆشەویستی ڕادەوەستی کە دەچۆ ماڵەکەش ئەوە نەبوو برەرە عورمە ئەرە ئافرەت ئەو ناوانەی نەدەهینە حەزەتی عایشە دەفەرمی بە من دەفەرمە عایش بچووکردنەوەی عائیشەیە چکە لە لوغی عەرەبی هەر ناوەک بچووک بکرێتەوە یان لە بۆ خۆشەویستیە یان لە بۆ ئیهانەیە یعنی ئەوەشی هەیە لە لوغی عەرەبی بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لۆ ئەوەی دڵی ئافرەتە خۆش بی ناوەکەی ئەوەندە بچووک دەکردەوەی لۆی بزانی لەکنەوی قەدر و ڕێزی هەیە لەکنەوی مەحەبەتی هەیە لەکنەوی خۆشەویستی هەیە جاکە دەچوو لەوێندە لە ماڵی دادا عائیشەی دەبوو پێکەوە نانەکیان دەخوارد زۆر بە خۆشی نانەکەیان دەخوارد حتا نانەکەی دەخوارد ئیتر لێی دەپرسی دەی عائیشە بزانم چ هەیە هەواڵ چ هەیە چونکە ئافرەت بەوە دڵی خۆش دەبیت کە پیاوەکەی ئیحتیمامی پێ بدە ئەمەوە نین ئەمە لە سەنانیەوە بە مڕیدادن هیچ قسان ناکەین نانەکەی دەخۆین و یان تەمەشای مۆبایلەکەی دەکەین پارۆکی دەخۆین دیسان تەمەشا دەکەینەوە ئەوجە پاشان خۆمان دەگۆڕین دەڕۆین ئەوان نییە جێی ڕدەگرت بزانین ئەو ئافرەتە چی پێەیە ڕۆژێکیان دا عایشە فەرمووی یا رەسوول الله صلى الله عليه وسلم والله ئەمە نۆژن دانیشتین نۆژن دانیشتن لە بوخاریدا هەیە پێدن حەدیثی ئەبوو زەرعە مەشهورە حەدیثی ئەبوو زەرعە ئەو کەسەگە بێوێ هەر ئەو حەدیثی ئەبوو زەرعە بکاتەوە ئەو حادثەی تێدایە دا عایشە فەرمووی یا رەسوول الله صلى الله عليه وسلم ئەمە نۆژن دانیشتین هەرێکە باسی مێردی خۆمان کرد ئەمن بامە مەسەلەن دەموکتە دەوت تێگنێ ئەوە قەتەمێ باسش دانولۆ مەجێڕەوە بەڵام سبحان الله دەزانی ئەو ژنە پێویستەوەی جێلی ڕابگری مامۆستا ئەحمەد با سڕێکی ژدانت پێ برێم ژن حەز ناکە تەمەشایکەی حەزی لێ قسەی لۆ بکەی کە تەمەشای دەکەی حەز ناکە بەس پیا بلعکسە پیاو حەزی لێ تەمەشاکە قسەی نەکە بزانە ئەوە ژنە کاکە پێویستە قسەی لۆ بکەی قسە نەک ئەویش هەدانیشی و بە تەمەشای یەکتر بکەنە جا بۆیە ئێستا لێرە ئەو ئافرەتە دەوێت قسان بکە پێغەمبەری خواست عەلەیهی سەلام جواب دەداتەوە باسی هەر نۆژنی دەکا دەرێ فلان ئەوای گوت فلان ئەوە هەر یەکە مەدحی باسی مێردی خۆیان دەکەن مێردەکان زۆر یەک دەفەرمی وەڵڵاهی مێردم وەکو کێروشتی وایە لە باوشەی دەکەی هەنەرمە بەرەڵای دەکەی هەنەرمە گەمەی لەگە دەکەی هەنەرم و حەلیمە میمادیەکە باسی مێردی خۆی دەکە باسە گەشتەکان باسی مە بکەن دەبی یا ڕەبی کو باسی مە بکەن مامۆستا بەڵام مەبەستم ئەوە بوو یعنی ئەو چەند ژنەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکانی کەتانە و تەشەر دەدەن لە پێغەمبەر و لە خودی ئیسلام دەڵێن ئاشاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرن کە پیاوەکی شەهوانی بووە پیاوەکی ئارەزوباز بووە سەبەب و هۆکار و حیکمەتی ئەو چەند ژنەی پێغەمبەری خوا چی بوو ئەگە بە کورتی ئاماژەکە پێ بکەین دەزانیت ئەگە کابرایەکی شەهوانی باە دەبا هەمووی لە 20 ساڵی کەمتر بینەبە تەنها دادا عائیشە
رضا ورحمتي خالي بالزاحر والله وكان كانوا بيريشن بالقرآن همو هريك دومير ذكر بو بيش بيغمبري ئەوی دەفەرمی هەڵبژاردەی ئاسمانی بالضبط بخوي مسألة زور دقيقة كاتك تحديدي أو هات أخوارك اللي تسارجني نابي زياتر بي هرسي أصحابه لتسارجني زياتر أبو طلاق عنده بس ما هو بيغمبر عليه الصلاة والسلام بيغمبر إخوة عليه الصلاة والسلام دا خزانة كان دايتي مسلمانان نابي مر بهيز كساشي بكن أوانا ببي مر دمانو خواي قورا أو استثناء كردي يك لتايبت يكاني بيغمبر إخوة عليه الصلاة والسلام كأو نوجني تازة هيز كنات واني ما ربك دب اكتفاء بك بو نوي أدمم حكمتي زور ما صح أو التواكم أو داعي شيء زور ميمة أو أبو زرعكي هستا باسي هر نوجني لبو كرت أو ذا فرموي دي يا رسول الله أتوكوي لبو من الله أو ميمة فرموي أمان لبوتو وكو بابي زرعي ما لبو أمي زرع أبي هربجان كلا هميان وصفي جنك زوانتر وزا مقصد أو وصفتهم بو مقصدهم أوي يعني أو براستي أما أو أخلاق مانديا براستي سطا نهتيج نكان برو دڵیان بکەوە دەرە وڵای پیاوەکەم احتیمام پێ نادا پیاوەکەم جێم لێ ڕاناگری پیاوەکەم هەست بە مەشاعیر و شعورم ناکە یعنی زۆری ئەو ئافرەتانی کە تووشی کێشە دەبن یان لە خەت لا دەدەن هەمووی ئەوەیە ئێمە نازانی تعاملی دروست دەگەر ئافرەتەکان دەست خۆش بیزەناوی مامۆستاخوا پاداش داتۆ یا ڕەبی دەچمەوە لای کاک مەلا عیماد و مەدیحەیەک دەڵێت دواتر دێمەوە لای بەڕێستان ئەمشاو دڵە پێر جۆش و پەرێشانی محەممەد پڕتاسەیە بۆ نێرگەزی مەستانی محەممەد اختياري بكان تاجي شهي ورتبي خادم زي فاخر منم خادم دارقاني محمد نكخم ودلو جان وعزيزاني نزيكم هرتي كهموني مبقور باني محمد بمگان جیوا پیر دلم بو نظری چی محتاج لبو حکمت لقمان محمد قرتي كأبينم هم عالم وكشويرم تساوم كنبينم هتاباني محمد تساوم كنبيني مهتاباني محمد أمشى ودلبير زوش بريشاني محمد برتا سيبو نرجزي مستاني محمد يا ربي دەنگت نەرزی خۆی گەورە پاداش بداتەوە مامۆستاعیمات ئێستاش ئێوە و ناوبڕەیەک دوای ئەو ناوبڕە دێینەوە خزمەتتان اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى
بەڕێز جەنابی مامۆستا خالید گەردی ئەگە پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم ئایا چۆن ئێمەی مسلمان اقتدا بە رسول الله بکەین صلی الله عليه وسلم و نمونەی سەحابەکان لە اقتداکردن بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە چ ئاستێکدا بووە؟ بەڵێ بەنای خۆی بەخشندە و میهرەبان. طبعا ئەگەر تەماشا پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم خی گەورە ئەوی گێڕایە بە کەسێک لە بۆ ئێمە کە چاوی لێ بکەین و پێشی گوتینە کە لە فەرمانەکانی دەرنەچین. لۆ چاو لێکردنەکەی پەروەردگارە فەرمێ لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم قودوەیەکە بۆ ئێمە چاوی لێ بکەین. جارێ ئێستا لێرەوە ئەو خاڵە ئاماژە پێ دەکەم نەزەری مسلمانان ڕادەشیشم هەمووی وەلایەکە ئایا خەڵک چاو لە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم یا کەسێکیت کە هەربژاردێ قودوەیە چاوی لێەکە سەرکردت دەوێت پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە ئەخلاقت دەوێت پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەسێکی چاکت دەوێت پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەر کاتێک لە منهەجی پێغەمبەر صلی الله عليه وسلم لاددا گومڕا دەبی چونکە ئەو بۆ ئێمە ئەو گەورەیە. ئەو جا خی گەورە فەرمێ لە فەرمانیشی دەرنەچن فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة ويصيبهم عذاب أليم. يعني کاتێکیش فەرمان دەرەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو فەرمانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێکەن چونکە ئەگەر نا تووشی فتنە بن یا تووشی سزایەکی زۆر گەورە دەبن. لێرەدا بەڕاستی مسلمانان ئەگەر ئیتیباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فعلدا سنەتە بەڵام لە ئەمردا واجبە. چۆن؟ يعني ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کردەوەیەکی کردبی مەسەلەن کوچوەتە مزگەوت کوچوەتە ماڵەوە کو مەسەلەن دانیشتۆ لە نان خواردن شێوازەکانەوە سنەتە. بەڵام ئەگەر فەرمانی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەو شتەی ئەوها بکەن ئەمری پێکرد باشە دەبێ یەکسەر گوێڕایەلی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. بزانە پێغەمبەر چ دەفەرمێ صلی الله عليه وسلم دەربارەی ئیتاعەکەی خۆی کە لەوەی خەڵک يعني جوان اتباعي پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم لە بەگوێکردنیدا كل أمتي يدخلون الجنة إلا من أبى. قيل يا رسول الله ومن يأبى؟ قال من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. أو حديث لصحيح بخاري دهاتوا هم أمتي من دفر ميد استبهشته ومش دي بشارته إلا أوي بخويني. فرميان يا رسول الله كسي بخويني پێغەمبەر فرمي صلى الله عليه وسلم هركز جوێڕایەلیم بکا دێتە باشتێ هەرکەس لە قسەم دەربچی ئەوە مانع ئەبێتن لە بۆ بەهەشتێ. لۆی ئەو ئاەتە کە دابەزی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم الله غفور رحيم. لزۆربەی ئەوانەی کە باسی ئەسباب نزول دەکەن دەڵێ ئەسحاب گوتیانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیان یا رسول الله ئێمە خوای گەورەمان خۆش دەوێ دەمانەوێت علامەتێکی شەوی لەسەر ئەوەی کە بزانین خوای گەورەش ئێمەی خۆش دەوێ. جوان دەڵێ خوای گەورە و ئاەتەی نازل کرد قل إن كنتم تحبون الله ئێوە خوای گەورەتان خۆش دەوێ فاتبعوني يحببكم الله. پێیان بڵێ باشوێن کەوتەی تو بن خوای گەورە یەکسەر ئەوانی خۆش دەوێ. طبعا محەبەتی خوا گەلە گەورەیە. مامۆستا ئەحمەد ئەگەر تەماشا بکەی یەکێک لە صالحەکان بە مناجات قسەیەکی گەلە جوان دەکات دەڵێ إلهي ليس العجب من عبد ذليل يحب ربا جليلا وإنما العجب من رب جليل يحب عبدا ذليلا. يعني دەڵێ خوای عجیب نییە ئەمن عبدێکی زەلیلم خوای گەورەم خۆش دەوێ عجیب ئەوەیە ئەو خوایە جەلیل و گەورەیە عبدێکی زەلیلی خۆش دەوێت. بەچی خۆشی دەوێ بە ئیتیباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێن کەوتەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم. ابن كثير لە تەفسیرەکەی دەفەرمێ ئەو ئاەتە حاکیمە لەسەر هەموو کەسێک کە بڵێ ئەمن خوای گەورەم خۆش دەوێ ئیتیباعی پێغەمبەر نەکا صلی الله عليه وسلم قسەکەی ناڕاستە. باشە کەواتە ئیتیباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕۆکە ئەوەمان نیشانەدا بەڕاستی ئێمە هەر کاتێک لە سونەتەکەی لاماندا یەک تۆزیش بی يعني بەڕاستی بەرەو هەردێرێکی خراپەڕۆین. سید قوتب قسەیەکی زۆر جوان دەکات ڕەحمەتی خوای لێوی دەفەرمێ إن انحراف القليل في بداية الطريق ينتهي إلى الانحراف الكامل في نهاية الطريق. يعني چی؟ يعني ئەگەر کەسێک لە بیدایەتەکە یەک تۆز لا بدا لە نهایەتیدا تەماشاکە زۆر خراپ لایدایە. لۆی ئەتونابی شوێن کەوتەی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە هیچ شتێکا لێی لێ بدە هەر کاتێ لاتدا گومڕابی. ئەو تا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی چی فەرمووە تركت فيكم أمرين لن تضلوا ما تمسكتم بهما كتاب الله وسنتي. دەفەرمێ ئەو دووشتم لۆ بەجێ ئێستا دەستی پێوە بگرن گومڕانە بن قورئان و سونەتەکەی منە واتە بە دوویدا بڕۆن. ئێ باشە تو ئێستا ئەو ڕۆکە شکلت بە لاعیبێک دەچی تەرچ و کەوتت بە فەنانێک دەچی سڕۆیشتن و جلوبەرگت بە کەسێکی دیکەی خراپەچی
تەماشاکەی ئەوەی مواجهەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ کردەوەکانی ئەو لە کردەوەی ڕۆژانەدا نادیتری کەواتە بەچ دەڵێ من ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژی قیامەت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بانجانەکە ئەوانەی ئاویان دەداتێ لە حەوض ڕۆژی دواییدا چێن ئەوانە ئەوەی ئیتیباعی پێغەمبەر بوونە صلی الله عليه وسلم. ابن عبد البر رحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەو کەسانش بە دوور دەکەونەوە کە یارمەتی دەری ئینسانی زاڵم بوونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویان ناداتی. جا لێرە بەڕاستی ئەمە بەبەستمان چییە؟ ئێستا کە تەماشا ئەسحاب بکەین ئێمە نمونەی ئەسحاب وەربگرین ئەوان خەیر القورون لە بۆ ئێمە کە چاویان لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم یعنی پیاوێکی وەکو سەحابیەکی وەکو عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر دەفەرمێ کە دەڕۆی لۆ حەجە وەکو لە صحیحی بوخاری هاتووە جێی پێی لە هەندێک جێیاندا دەنا دەیان فەرموو لەبەر چ دەیفەرموو پێغەمبەرم دی صلی الله عليه وسلم پێی ئەلێرە دانا پێم خۆشە شوێن پێکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو بەرنامەکەی بەڕێزت کە ئاماژەت پێ کرد کە شوێن پێی پێغەمبەر بگری صلی الله عليه وسلم. عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر ئەوەشی بەو شێوازە دەکرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی پێ دەگوتە سوبحان الله ئەوانە یەکسەر جێبەجێیان دەکرد یەکسەر بەبێ ئەوەی ئیشکالیەتێکیان هەبی هەرچی دەگۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم إلى الموت وەریان نەگرت. يعني بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئیمامی عەلی کرد کاتێک کە فەرمیێ فاتیمە بڕۆ داوا لە بابت بکە بڵێ خزمەتکارێکمان داتێ یارمەتی دا هەموو دەستت چوو هەنجی دەستاڕی لێ بکەی و لە بەرگەن موشتی وا تا تەرتیب دەکەی ئەویش کە چووە پێگوتی ئێوارێ دێم هات فێرە زیکرێکی کرد فەرمووی هەموو ئێواران کە نووسن 33,000 سبحان الله 33,000 الحمدلله 34,000 الله أكبر بلێن ئەوە لۆتان باشترە لە خادم و حتى لە ڕیوایەتێک دەفەرمێ بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم حسابی چی کردووە فەرمووی والله خزمەتکار نادەم بنگۆ لە مارێ خزمەتتان کە ئەهلی سوفەش لە ناو مزگەفتێ زیجان بێشی لە برسان تۆ تەماشا ئەو مەفهومە جوانەکە جوازیان ئەحمەد بەس ملاحەزەمدا ئەوەندە تەواو بکەم ئێستا کە چ دەسەڵاتدارێک هەیە وا حساب بکە کەس و کاری خۆشتی نەداتێ لەبەرەوەی خەڵکی دیکە هەیە برسێکە ئیتیباعی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. يعني چەند گرنگە تۆ ئەو فکر لەوە بکەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشا دەکەی حیسابی هەموو یەکەیەکە ئەسحابەکانی خۆی کردیە ناهێنێلمەوە ئەوان برسی بن و ئەنگۆشتێر بوون و یعنی خزمەتکارتان هەبی لە ماری خزمەتتان بکەو ئاوا بەو شێوازەی بێ. جا لێرە ئیمامی عەلی چ دەفەرمێ ڕەحمەتی خوای لێ لە زیکرەکەی بەڵێ لە زیکرەکەی لەو شەڕەی لە بینی مەعاویە و ئیمامی عەلی ڕوویدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ جارێ ئیمامی عەلی ئەو حەدیسەی لەو خەڵک دەجێڕەوە فەرمی هەتا ئێستاکە يعني لو كاتي كذا جراوات نزيكي 36 سال نزيك بوو تێ بپەڕی سبحان الله يعني تو بڵێ 30 سال زیاتر تێپەڕی بەڵێ ئەو حادیسەی جێڕای فەرمووی هەتا ئێستا شەوێک تەرکم نەکردیە لە ئیمامی عەلیان پرسی یەکێک پێی گوت فەرمووی ئەو شەڕەی لە سەفیر ڕوویدا لە بینی تو مەعاویەدا ئەو شەوەش ئەو هەموو سەحابەش قرس و زەحمەت ناخۆش بوو فەرمووی ئەو شەوەش لە بیرم نەکرد بەس خوا بتکوژیەوە چێ بە بیرم دەینەوە يعني ئەو حاڵەتە شەڕە خۆش نەبوو. قەزەکە ئیمامی عەلی چییە؟ يعني تۆ وەرە شتێک پێغەمبەر فێری کرد صلی الله عليه وسلم یەکسەر ئیلتیزامی پێوە کرد هەتا مردن لۆی بەڕاستی مەوزوعی ئیتیباع زۆر گرینگە. يعني ئێستا هەرچی لە تابعین و لە سەحابەی مە سلسلەی سەنەدمانەیە ئەو حەدیسە لە پێغەمبەر دەجێڕێتەوە صلی الله عليه وسلم ئەو خێزانەی کە دەفەرمێ شەو و ڕۆژ 12 ڕەکعات نوێژی سونەت بکە خوای گەورە قەسرێکی لێ باش تەرکەکە دەفەرمێ هەتا ئێستا لە ژیانم تەرکم نەکردیە لۆ تابعینەکەی جێڕاوە تابعینەکە دەیجێڕاوە لە بۆ خەڵکی دیکە دەیگو هەتا ئێستا لە ژیانم تەرکی نەکردیە تابعین لۆ خەڵکەکەی دەجێڕاوە دەیفەرمێ ئەمیش هەتا ئێستا لە ژیانم هەموو ڕۆژ 12 ڕەکعات سونەت هەبووە لە ژیانمدا قەت تەرکمان نەکردیە. يعني كحديثەکان دەجێڕا بەڕاستی وەکو خۆی تەطبیقیان نەکرد قسەکەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بە گەورە وەردەگرت. يعني ئیمام مالک ڕەحمەتی خوای لێ بێ لە ماڵی دانیشت دەیان فەرمووی یا ئیمام نەفەر هاتیە دەیگۆ بڕۆ لێی بپرسە فتوای دەوێ یان حەدیثی لۆ بجێڕمەوە دەیان فەرموو فەرقی چییە؟ فەرموو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ بچم خۆم بشۆم دەست نوێژم بشۆم بۆنی لە خۆم دەم جلی جوان لەبەرکەم ئەوجا بێم حەدیثیان لۆ بجێڕمەوە بەڵام ئەگە فتوای قەیناکە دێم قسەیان لە بۆ دەکەم. يعني لێرە بەڕاستی تو تەماشا موقفی ئەسحابەکەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە ئیتیباعی پێغەمبەریان نەکرد صلی الله عليه وسلم تەماشا ئەو ڕۆژگاری خۆمان دەکەن شەرمەزارە بی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک فەرمان دەرەکە دەڵێ ئارەق حرامە ئاەت دابەزی سەحابە دەفەرموون لە ماڵی ئێمە باشە تەلحەی کوڕی عوبەیدوڵڵاه ئەنەسی کوڕی مالک دەڵێ من تەوزیع مەکرد لەبەرەوەی حرام نەبوو ئارەق لێچێ لە دەرێ گوتی ئەلا ئین الخەمرە قەد حوڕیمەت کورە ئاگادار بن ئارەق حرام کرا بەس گوێمان لێ بوو گوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نێردراوەکی ناردووە کاکە ئارەق حرام کرد باش چیان کرد دەفەرمێ واللهی پێکەکە لە دەستمان بوو ڕاز ڕێشتمان من بڕۆ ئەوەش بڕێژە سبحان الله. يعني ئەو بەگوێکردنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئیتیباعی ئەمرەکەی ئەو ئیتیباعی قسەی پێغەمبەری خوا صلی الله ئێستاش مەسجد القیبلەتین کە لە شاری مەدینەدا هەیە لۆ ناوی لێندرا بەس کابرایەک نوێژی لەگە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئەو ڕۆژە
لەو نوێژە ڕویان وەرجێرا لە بۆ کەعبەی پیرۆز ئەو کە گەڕاوەکن ئەوان دیتی لەوێن دەر ئەوان هێشتا هەڕویان لە بەیت المەقدس بوو فەرمووی والله شاهدی دەم لەگە پێغەمبەر نوێژم کرد صلی الله عليه وسلم ئەو ڕووی لە کەعبە کردی هەر لە ناو نوێژەکەدا ڕویان لە هەردوو قیبلە کرد نیوەی نوێژەکەیان ڕوو تێکرد یعنی ئێستا تۆ بینی دەری یەکێک پێغەمبەر وای فەرمووی صلی الله عليه وسلم مناقەشەت دەکا حیکمەتی چییە دەلیلی چییە بەڵگەی چییە ئەوەی چییە کۆمەڵێک شتت لۆ دەینتەوە بابە ئەسل لە شەرعی ئیسلامدا جێبەجێکردنە من لێرە یەک نوقتە دەمێ باسکەم لە بۆ مسلمانان بەڕاستی پێم گرینگە زۆر جاری وهەیە ئێمە زۆر شت مناقەشەی لەسەر دەکەین داعی نییە یا زۆر خەڵکەیە ئیشارە بەوە دەکا کاکە وەڵام من نازانم ئێستا لە ئیسلامەتی چیان شت باشە چیان شت خراپە یان سەرمان لێ تێک چۆ مەلا ئەوها دەرێن باش مەلا سەریان لە گۆتێکدا ئەو خەڵکەی وا دەرێن کە کوو بە دوو پێغەمبەری کەون صلی الله عليه وسلم شت مەلایەکەی بڵێ قورئانی مەخینە بڵێ نوێژێ مەکە بڵێ شەو نوێژێ مەکە بڵێ دووشەم و پێنجشەم بە ڕۆژی مەبە چێ وای پێگوتی خەڵک بەخۆی جاروێ شەیتان لەو ڕۆ فێری لێ دەکا لۆی لایدا لە دین لایدا لە ئیتیباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێ بەهانەی لۆ دەبینتەوە کاکە ئێمە هەندە شتمان هەیە لە دین مسلماتە لە مەشریق و مەغریب هەموو یەک کەلیمە قسەی دەکا ئەوانە بڕۆ جێبەجێ بکە ئەتوو حەقت لە هیچ کەسیت کە نەبی کابرا چ دەرێتن یان شتێکی دەڵێتن یان ناڵێت لێ بەڕاستی ئەمە ئەوەمان زۆر پێویستە ئەبە و مەفهومە بچینە دوێ کۆتایی قسەکانم صحابیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم موقفێکی گەلە جوانیە بە کورتی ئاماژە پێ دەکەم ناوی تەڵحەی کوڕی بەڕا ئەو تەڵحەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە کن مزگەفتی قوبا لەوێن دەردروستی کرد ماڵی لەوێ بوو داک و بابی مشریک بوو گوێی لە پێغەمبەر ئەگەر صلی الله عليه وسلم زۆر پێی معجەب بوو عمری شەو کا 13 ساڵ بوو هات بە داک و بابی گوتیانەوە مسلمان نابی هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ها گوتی بەیعەتت دەدەم گوت لەسەر چ گوت لەسەر ئیسلامەتی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم داک و بابت گوت وەڵام مسلمان نینە گوتی خەدەبی وازیان لێ بینی هەروە بە سوحبەت وەکو مڵاتەفە لەگەڵ منداڵە گوتی خەمر یا ڕەسوڵ الله ناتوانم وازیان لێ گوت کەیف خۆتە سبەینی هاتووە هەروەی پێگوت سەر ڕۆژەش کەی پێچوو پێغەمبەر صلی الله عليه وسلم آخر جار فەرمووی باشە وەرە بای بەیعەتت دەبین بەیعەتی دا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر پێت بڵێم داک و بابیشت قەتعەکە فەرمووی نا ئەوە نا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لۆ تو نازانی ها تەڵحەی کوڕی بەڕا دینی ئێمە نەهاتووە قەتیعەی ڕەحم بکاسی لە بپسڕێنی ئێمن کوشتی وات پێ دەڵم بەس هەر لۆ مڵاتەفە بوو قسەم لەگەر کردی دەی باشە زۆر لەگە پێغەمبەر و صلی الله عليه وسلم ئەو منداڵەتانی داک و بابی مسلمانکە ئەوەندە کاریگەری لێکردن کە داوای کرد و بانگەوازی لەگەریانە کرد دەچووە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەدینە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک قسەی دەکرد تەڵحەی کوڕی بەڕا لەوێ دانیشت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەی تەڵحە شتێکت پێ بڵم گوتی ئاگوتی دەیکەی گوتی هەرچی پێم برێ دەیکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەجلس حەجی لە سوعبەت بوو قسەیە کرد زۆر جار فەرمووی ئەی تەڵحە اذهب فقتل أباك لا ئەو نەزرەی پێشتری مایە بەرامبەر بابی زۆر لە خزمەت پێغەمبەر دادەنی صلی الله عليه وسلم بەبێ یەک و دوو هەستاوە بچیتن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سەحابەک بڕۆ بیهینەوە بڵێ بێتەوە فەرمووی تەڵحە من پێم نەگوتی ئەمە دینی ئێمە سیلەی ڕەحمی پسڕاندنی تێدا نیە کو من دەڵێمە تو بڕۆ بابت بچە فەرمووی یا ڕەسوڵ الله من ئەو شتانە نازانم ئەوەندەم قەنەعات پێ هەرچی پێم برێ ئەنجام یەدەم هەرچی پێم برێ شوێن کەوتەی پێی تومە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەس بزانە نەتیجەی ئاخری چ دەبی ئەو پیاوە زۆر هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری لەگەر بوو داوە بانگەوازی زۆرە کرد سبحان الله قەدەری خوا نەخۆش کرد نەخۆشێکی قورسی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری کرد وتیان نەخۆشە لە مەدینە ڕاچووە مزگەوتی قوبا سەردانی ئەو گەنجە بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەردانی کرد ئاخر دەرەجە نەخۆش بوو سبحان الله بێتاقەت بوو باشە کە بەخۆ هاتۆ پێغەمبەر گەڕاوە صلی الله عليه وسلم بەخۆ هاتۆ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتەکنە من گوتیان بەڵێ هات فەرمووی ئەمن وا هەست دەکەم لەوانەیە بمرم بەس مەڵێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێتە ئێرە و نوێژم لەسەر بکات چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەم برد ئاگادارم کەنەوە دێم نوێژی لەسەر دەکەم ئامادەی جەنازەکەشی دەم وەکو وەفاءن دەڵێ سبحان الله کە مرد پێش ئەو بمری وەسیەتێکا گوتی نێتن پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر جوولەکەکان چونکە تازە هاتیتە مەیدانێ نەوەک زەرێکی پێ بگەینن بە واستەی من مەبەستم ئەو کەلیمە ئاخیرە مامۆستا ئەحمەد کەوزانی یەکێک لە ژیانیدا ئەوها لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم چی لۆ دەکا کە وەفاتی کرد نوێژی سبەینی یەکێک لە خزمەکانی ئەلەوێ نوێژی لە خزمەت پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم فەرمووی یا ڕەسوڵ الله تەڵحەی کوڕی بەڕا وەفاتی کرد فەرمووی لۆ ئاگادارتان نەکەم گوتیان وەسیەتی خۆی بوو گوتی دەرم نایە بڵێمە پێغەمبەر وەرە صلی الله عليه وسلم نەوەک جوولەکەکان زەرێرێکی لێ بدەن یان شتێک پێی وە بداتن پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە سەر قەبرەکەی نوێژی لەسەر کرد دوعاشی زۆر لۆ کرد لێک لەو دوعایەنە خۆ دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەت نابتەوە لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم لبعض يعني وانیە هەر دوعای بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا ڕەت ناکاتەوە لە کۆتایی دوعاکانی فەرمووی اللهم ألقي طلحة تضحك إليه ويضحك إليك
فەرمی خوایە ئەو پیاوە کە دێتەکنەت و بەڕووی پێ بکەنە ئەوش بەڕووی تو پێ بکەنیتەوە سبحان الله. باشە یعنی ئەوە دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوە ئەو پیاوە کە ئەمری پێکرد یەکسەر دەچوو جێبەجێی دەکرد لەگەر پێغەمبەر دەژیا صلی الله عليه وسلم کە ئەو دوعای لۆ دەکا و لۆی ئەوها لە خوا دەپارێتەوە ئەوە محەبەت و ئیتیباع و ئیتاعی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. دەستخۆش بیا ڕێک مامۆستا خوا پاداش دات یا ڕەبی. بەڕێز مامۆستا عیماد گوانی یاخۆ بەخێر بێ خوا پاداش داتەوە. ئەگەر باز لە خەستڵەتەکانی سەرکردایەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم بە چ شێوازێک هەڵسوکەوتی کردیە وەکو ئەو خەسڵەتانە چین یاخود ئێمە وای لێ حاڵی بن و لی تێ بگەین کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام سرە ڕایلایەنی پێغەمبەرەکەی بەڵام خەسڵەتە سەرکردایەتەکانیشی تێدا بووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدي ومولاي محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه الغر الميامين. سپاس بخوای پەروەردگار کە لەو جەلسە پیرۆز و مبارەکەی بێکەوە کۆی کردینەتەوە بە مناسبەیەکی پیرۆز یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم. هەرچەندە لە ژیانی ئێمە هەموو ڕۆژ ئەو حازرە بەڵام لەبەرەوەی بوویتە نەریتێک لە ناو ئێمە لەو نەریتەی بیری خەڵک و بیری خۆشەویستان و ئەزیزانی بینینەوە کە ئەوەی کەوا ڕێبەر و ڕێزانە ئەوەی کە سەرکردە و دەلیلی دنیا و قیامەتە حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. مامۆستای بەڕێز سەبارەت بە پرسیارەکەی وچ مامۆستا شێرزادی فەرمووی پێشەوەی کە بێمە سەر پرسیارەکەت حەقیقەتێکەیە کە ئەبێ بیزانین. بەڵێ هیچ کاتێک دنیا بەقەدەر ئێستا پێویستی بە پێغەمبەری نیە صلی الله عليه وسلم. یعنی هیچ زەمانێک بەشەریەت سەردەمی خۆی کە پێغەمبەری خوا هاتی عليه الصلاة والسلام یعنی ئەو پەڕی احتیاجی و ضروری بووە کە خوای پەروەردگار پێغەمبەری ناردێ. لەبەرەوەی ئەو بیدایەت بووە ئەمە نیهایەتەکە بەقەدەر بیدایەتەکەی پێویستی بە پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم. چکە لۆ بەقەدەرەوەی کە بعدی زەمەنی لە مابەینی ئێمە و پێغەمبەری دروستبووی بەقەدەری ئەوە بعدی ئیتیباعیش وەک مامۆستا فەرمووی زیاتر بووە. لۆی سەید قوتب ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی لە تەفسیرەکەی خۆیە لۆ زیاتر تەرکیز لەسەر بەجاهیلبوونی مجتەمع و کۆمەڵگەکە ئەڵێ لەبەر ئەوەیە لە تەبعیەتی پێغەمبەر و صلی الله عليه وسلم لە شوێنکەوتنی پێغەمبەر و چاودێرکردنی پێغەمبەر و خوێندنەوەی سیرەی پێغەمبەر و پێ هەڵگرتنی شوێن پێی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دوور کەوتوتەوە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەو سەردەمەی ئێمە تەماشاکە ئەگەر مقارنە بکەی ئەو پێداویستیانەی شوێنکەوتنی پێغەمبەر و ناسینی پێغەمبەر و سەرکردایەتی پێغەمبەر و ڕێبەرایەتی کردنی پێغەمبەری لۆ کۆمەلگای احتیاجاتەکان بەقەدەر ئەو سەردەمەینە بەڵکو زیاتریش کە پێغەمبەری تێهاتیە. تەماشاکەی جاران خەڵک دوو دین هەبوون لە بەیتەیە عالم دار و بەدری ئەپەرست بەڵام ئێستا خەڵکمانەیە گاو کەر و چێر و گۆلک و بەشەر ئەپەرستی. جاران خەڵک ممکن بوو کوشتن مثلەن لەسەر کۆمەڵێک ئەساس و مەبنای مثلەن شخصی و غەڕەضی بابەتی بووینە بەڵام ئێستا تەماشاکەیت بە شەرخۆری پەیدا بووینە بە شەرخۆر یعنی لە فترەت لادان ڕەنگی ئەو لە فترەت لادانە لەو سەردەمی نەبوو بیکەوە ئێستا هەیە. لۆی بەڕاستی ئەبێ بگەڕێنەوە سەر ئەو نقطەی کە پێویستمان بە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم. وەک مامۆستاش باسی کرد ژیانی پێغەمبەری هەموو فایل و مەلەفە. لە مەلەفی سەرکردایەتی کردنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام یعنی لە سیرەی پێغەمبەری عليه الصلاة والسلام سەرکردایەتی کردنی پێغەمبەری عليه الصلاة والسلام نمونەی نییە لە تاریخی بەشەریەتە. سەرکردەیەکە بێوێنەیە لە تاریخی مرۆڤایەتی هەرچەندە خۆی یعنی وەک عولەمان دەڵێن کاتێک کە پێغەمبەر چوویتە ئاسمانێ مثلەن لەو کە دەگاتە سدرەت المونتەهای کە جبریل دەگەڕێتەوە فەرمی ئەگاتە مەقامەشی نە پێشیوی و نە دوایویش نە ئینسان نە جن نە مەلەکیش نەگەیشتە ئەو شوێنێ. دلیلە لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام شایەنی ئەوەیەکەوە شوێنی بکەوی ئینسان ژیانی خۆی لە ژێرسێبەری ژێرپێی ژیانی ئەو دروست بکە. ئەمە لە کۆمەڵگای ئەوڕۆ بە تایبەتی موسڵمان تەماشاکەیت لەبەر ئەوەی لە 100 ساڵی ڕابردووە موسڵمانان قیادەی مرۆڤایەتی و سەرکردایەتی ئینسانیەتیان لە دەستداوە. ئێستا دنیا لە دەستێکی نەئەمینە تاکە ئەمەلێکەوە خەڵک ئەمەلی پێبیلۆ گەڕانەوەی جارێکی دیکە مرۆڤایەتی لۆ قیتار و سکی حەقیقی ژیان تەبعیەتی پێغەمبەرە صلی الله تعالی عليه وسلم ناسینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەمەی موسڵمان کە موحیدین تاکە ئەمەلین ئەبێ محاولە بکەین دراسی قورئانی ئەکەین
کو دراسی حەدیسی پێغەمبەری ئەکەین عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ دراسی سیرەی پێغەمبەریش بکەین بەڕاستی یەکێک لەو خەلەلانەی کە لە خلالی 14 سەدەی ژیانی موسڵمانان دروست بووە ئیهمالکردنی دیراسەکردنی ژیانی پێغەمبەری وە صلی الله علیه وسلم مامۆستایان دەزانن ئێستا تو ئەگەر بێت ئەو کتابانەی کە لە سیرەی پێغەمبەری نووسراینە مقارنەیان بکەی لەگەڵ ئەوەی کە لە فقه نووسراینە لەگەڵ ئەوەی کە لە فەلسەفە و حیکمە نووسراینە زۆر کەمترن ئەوەش دلیلە لەسەر ئەوەی کە بزرکردنی سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک بە لەو هۆکارانەی کە ئومەت تووشی ئەو هەموو دەرد و بەڵایانە بووە کە ئێستا بەدەستیەوە دەناڵین جاناسینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕوە سەرکردایەتێکەوە ئەگەر تەماشاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرکردەیەکی ئەوەندە مەزنە خوای پەروەردگار کە پێ فەرمی لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە عولەمان دەفەرمون فەرق هەیە لە مابەینی قودوە و لە مابەینی ئوسوەی ئەفەرمون قودوە تەنها لە ئەقوالە ئەتوو لە قەولی لە فعلی کەسێکی تەئید یەکەی بەڵام ئوسوە لە خودی شخصەکەیە کە ئەتوو خودی شخصەکەی بۆ خۆی قودوەیە لە هەموو ڕوەکان قودوە دەڵێن لە جانبێکە بەڵام ئوسوە عامە لۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە فەرمووی لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە یعنی هەر کەسێکی بیەوێ لە هەر ڕوەکی ژیان ئەتوانی اقتدا بە پێغەمبەری بکات صلی الله علیه وسلم ئەبوو سولەیمانی نەدەوی کتێبێکی هەیە بە ناوی الرسالة المحەمەدیە نۆ محاضرەیە لە جامیعەی دڵهیدایەتی لەبەرەوەی مستەشریق هاتین ئەو کتابە یەکێکە لە کتێبە نازدارەکان دارالقەلەم طەبعی کردیە یەک لە قسە جوانەکانی لەوێ کە ئاکا ئەڵێ لە ئادەمی بگرێ هەتاوەکو دەگاتە پێغەمبەری صلی الله علیه وسلم یان حەزرەتی عیسای ئەڵێ هیچ پێغەمبەرێک بەقەدەر پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ژیانی دیار نییە ئێستا تو مثلا سەیدنا عیسای وەرگرە بیکە قدوە لە کاتیشن هینان و زەواجە باپیرە ماڵ عائیلە نییە سەیدنا موسای وەرگرە شەبابایەتیش حەزرەتی موسا هەرەوەندە دیارەکە لە کۆشی فرعەونی لە کنەمە مەثەلەن گەورە بووە چی کردیە کوو بووە مەثەلەن تەماشای باوکایەتی ژیانی باوکایەتی و هێرەندەی ژنی مارەکردنە چەند منداڵی هەنا کوو بوویە لە ناو ماڵێ دیار نییە نەوەکانی تەعامولی دیار نییە قیادەکردنی لۆ بەنو ئیسرائیلیا تەماشاکەی وردەکاریە دیار نییەوەی کە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیارە جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕووی قیادیەوە هەر لەو ڕۆژەی کە خوای پەروەردگار جەلە جەلالوه پێش ئەوەی کە خوای پەروەردگاریشی بنێری ئەگەر تەماشای تەمەنی 35 ساڵیەکەی کاتێک کە قوڕەیشەکان بەیتی تێکەدەن تەماشاکەی کاتێک کە دەبیتە کێشە لە بینی ئەوانە بە چ حیکمەتێک بابەتەکەی هەلەکە ئەوە دلیلە لەسەرەوەی کە کابرایەکی قیادیە پێش ئەوەی کە مەسەلەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە تەمەنی گەنجایەتی خۆیە ئەفەرمی قەت ئیشە چوام نەکردێت چونکە ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی کە پەروەردەی دەستی خوای پەروەردگارە جەلە جەلالوه ئیدی کە هەر ئەو ئینسانە نمونەیە لێ دەرەچی کە قابلی اقتیدایە چونکە لۆ ئەگە خوای پەروەردگار پەروەردەی نەکردبایە ئەو سینگ شەق داماڵینەی لۆ نەکرابە لە نەزعی ئینسانی دەربازی نەدەبوو بەڵام ئێستا لە ڕووی ئینسانیەوە هەموو ئەو نەقسانەی کە ئینسانەیەتی ئەو لێی بەریە بەڵام لە جوانیەکانی ئینسانیش گەیشتیتە کەمال کە خوای پەروەردگار پێ فەرمی وئینەکە لەعەلا خولوق عەظیم بۆیە قابلی اقتیدایە تەماشاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامادەکاری ئەکا بخۆی مەتەلەن تەماشاکەی صفەتی قیادی و پێغەمبەری صلی الله علیه وسلم قەت ئیشی کمی نەکردینە لە گەنجایەتی قەت یعنی کە لەسەری حیسابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ کاتێک مەتەلەن کارێکی وای نەکردیە کە سبەینێ لی پەشێمانبی لە دوینێ بەردەوام بەرەو سموو بەرەو گەورەی ڕۆیشتە کاتێک کە دێ دەبێتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆن تەعامولەکە سیرکە تەوزیعی ئەدوار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سیرکە یعنی تەوزیعی ئیش تەوزیعی کار کە خوای پەروەردگار پێ فەرمی یا ئەیها المزەمل یا ئەیها المدەثر بە چ حیکمەتێک تەعامل لەگەڵ بابەتەکەیەکە کو باب و کوڕ تەعامل لەگەڵ یەکدیکە ئەکەن ئەوە لە خەمی خەڵکیدا ئینی منذر عوریان هاوارەکە بە دوای عالەمی کوڕە کاکە وەرن چونکە دەرێ وەختی خۆ لە ناو عەرەبە عادەت بووە کابرایان ئەگەر بێت و بگرت با دیلەک ڕووتیان نەکرد کابرا حەیای هەبوو ناڕۆیشت لەڵە ڕۆژێک کابراایەک تەماشاکە ڕووتیان کردیە گوێی لە قەومە چ تەماشاکەن دەرن هەوش و بەتەماینە بەسەریاندا بدەین ئەو کابرا دەرێ بە ڕووتی هەردی دێتە ناو عالەمە دەرێ کوڕە ئینی منذر عوریان وەرن ئەمنێ هاتیمە گوێم لێ ڕاگرن عایبە ئیڕوتم بەڵام لەبەرەوەی غەمین گۆیتم لەلۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نمونەی بۆ مەثەلەی دین تو فەرمی ئەمن وچی کابرای منذری عوریانم ئاگادارتانە کەمەوە لە پێنا ئەو عەزابەی لەو عەزابی کە خوای پەروەردگار دەبوو ئێوەی داناوە ئەگەر بێت و نێن بەرەو وەحدانیەت و بەرەو خواپەرستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دێ یەکەمین کاری ڕێخستنی داوەیە بانگەوازە وەکو سەرکردەیەک 3 ساڵ ئەو داوەی بە نهێنی دێڵێتەوە لۆ لەبەرەوەی لە نهێنیە ئەتوانی زۆر کار بکەیت کاتێک کە ئینسان شتی ئاشکرا دەکا حەسادەتت پێ بردرێ کاتێکەوە ئەتوو دەی کارێکی ئەکەیت
ممچینە دوژمن و نەیارت لۆ پەیدا بن کۆمەڵە خەڵکێک بانگەوازی تو بە مەترسی لۆ سەر بەرژەوەندەکانی خۆیان بزانن زانایان ئەڵێن چوار شت هەیە کاتێک هەر خەڵکێک هەست پێ بکە ئەوە لە تووداهانە دژایەتی دەکەن یەک ئەگەر زانیان کەسایەتی تو جێ کەسایەتیوان لەقەکە لێتەدا ئەگەر زانیان ئەتوو دەبێت سبەبی کەمکردنەوەی اقتصادیوان لێتەدا ئەگەر زانیان ئەتوو ئەمنیوان دەخیە مەترسی لێتەدا ئەگەر بێت و زانیان بەوەی کەوا پێگەی تو پێگەیەکە دەبێتە جێی ئەوەی کەوا خەڵک متمانە لە ئەو خەڵکە متمانە لە دەست بدا لە بەواستەی تو لە دەست لێت ئەدا کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەست بەو بابەتان ناکات دەزانی کۆمەڵە خەڵکێک لە ناو مەدینە هەیە شێتی حب زوهوریان هەیە حب ڕیاسەیان هەیە حب القیادەیان هەیە دەوڵەمەندن لە مەسلحەت و بەرژەوەندەکانی خۆیان ترسێن لێ 3 ساڵە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە نهێنی قیادی بابەتەکەیەکە تەماشای ئەکەی پێغەمبەری خوا لە چ دەست پێەکە لە دوو ئەو ئینسانانە ئەگەرە کە سبەینە دەیان کاتە ڕوکنێکی ئەساس لە بۆ ئەو دینەی لۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکەم کەس بە ئەو بەکری سەدیق ئەڵێ خوا ئەو بەکری سەدیق وەکو فەخذ لە فەخذی پێغەمبەری نە صلی الله علیه وسلم لە بەطنی پێغەمبەری نییە چونکە قوڕەیشەکان 13 بەطنن یعنی 13 تیرەنە خۆ ئەبوو بەکری سەدیق لە تیرەی یعنی بەنو موطەلیب و بەنو هاشمانیە ئەو بەکری سەدیق بەڵام لەبەر ئەوەی ئەفەرمێ ڕەفیقی تیجارەتی بووە وڕەفیقی گەنجایەتیشیتی 2 ساڵە لە پێغەمبەری کەترە صلی الله تعالی علیه وسلم ئەفەرمون کات گوێی لێ ئەبێ ئەبوو بەکری سەدیق دەڵێ یا ڕسول یا محەممەد دەڵێن بیستیتم شتێکی ئاوا داواکەی باسی لۆ ئەکا ئەفەرمی بەبێ تەڕەدود حەزرەتە ئەبوو بەکر سەدیق ئیمان دینی ئەفەرمون لۆ لەبەرەوەی دەفەرمی کە لەگە پێغەمبەری دابوو دروی لێ نەدیتە تەماشای کردەوە ئینسانە گەورە کە شتەکان باسەکە بە بەلا شتەکان باس ناکە لۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەزرەتە ئەبوو بەکر سەدیق جەزبەکە یەکەم کەسە لە پیاوە فەرمون چونکە ئەعلەم کەس لە ناو عەرەبە بە عیلمی نەسەب حەزرەتە ئەبوو بەکر سەدیق بووە لۆ خاتری بەکاری بینی سبەینی بیکاتە ئەساسەکی داوای سبەینە چۆن بتوانی ئەو تائیفە و ئەو عەشیرەت و ئەو چکە ئەو کات خێڵەکی و قەبەلی بووە چۆن بتوانی لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی عەلاقاتی عەشائیریەوە بتوانی ڕەبتی بابەتەکان بێگریکە ئەوە دوژمنی دەگەوەی هەیە ئەوە لەوەی زەعیفترە یا ڕەسوول الله بە فلان تشتێک تێکەچی ئەوە بە فلان تشتێک تێک ناچی تەماشاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چ صفاتێکی قیادی هەیە لۆ بە خەدیجەی ڕازی ئەبی جوانە ماڵی ئەرقەم هەڵدەبژێری ئوستاز هەر ئیستیغلالکردنی خەدیجەی ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی خۆی لە خۆی دایەکە کە لەو صفەتە قیادیانەی کە ئینسانی عەقڵە وشەیەکە لەوی گەورە ترێستا و برێ گەنجەکی وەرە کچەکەیە بە زۆر عەقڵە و ڕێک و پێکە بیهینە دەرێ با بە خۆ من دەکوورە خۆدا نهاتیمە تێگەی بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ماڵی خەدیجەی دینی لە خزمەت داوای سەرفەکە طبعاً هەتاوەکو ئێستا پێغەمبەر لەمارە ئەبوو تاالبە باشە ئەبوو تاالبیش ئینسانێکی فەقیرە کە خەدیجەی دینی ئەو جار دەرێتە جعفەری مام دەبرێتە عەباسی مامیە مام با مساعدەی ئەبوو تاالبی بکەین ئەتو جعفەری و بکنە خۆ من عەلی دین بکنە خۆ لە خاترەوەی عیبئی خەفیف ببی باشە وەکو وەفا کاتێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تیجارەتی دەکەویتە بەردەستی و خەریکی تیجارەت کە و ماڵی خەدیجە هەموو دەبیتە ماڵی ئەو خەدیجە عەزیمە دەگاتە چ دەرەجەیەکی 3 ساڵە لە شیعەبی ئەبوو تاالب مسلمانان لەسەر ڕزق و ڕۆزی و ئەرزاقی خەدیجەی ژیان گوزەرەکەن بە کافر و بە مسلمانەوە چونکە جەماعەتێکی بەنی هاشم و ئەوانە کە کافریش بوون هاتنە پاڵ پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەزانی عولەما دەفەرمون ئەو 3 ساڵانە کە قوڕس بوون لەسەر پێغەمبەری کە بەڕێیان کردن کاتێک کە هاتنە دەرێ ئەفەرمی هەر چارچیژی دەگەردا بوون حەزرەتی خەدیجەی ئەفەرمی لە ڕێ دەڕۆیشت ئەوە هیلاکن باشە هەموو شتێکیان لێ مەمنوع بووە کەس معاملەیان لەگەڵ ناکە فەرمی هەتا حیزامی کوڕی حەکیمی کوڕی حیزام کوڕەمامی خەدیجەی بووە فەرمی بارە ئەرزاقەکی هینا بوو لە ڕێ بوو جەلی پێزانی خەریک بوو ببیتە شەڕەکی زۆر گەورە دەفەرمیە و کاتێکەوە کۆتایی بە نەقد سەحیفەکەی هاتنە دەرێ و یعنی هاتن و ناو عالەمی و هاتنە ناو بابەتەکەی فەرمێ خەدیجە ئاوڕێ لە چیژەکانی خۆدا و فەرمووی واللهی ئەسعەد نیسائی الأرض ئەو ڕۆکە ئەمنم ئەو ژنە نییە برێتە پێغەمبەری خەتایەت و بووە منە پارەم هەبووە و ماڵم هەبوو بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی هەڵەبژێری دوایەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەلی منداڵە لۆ چ مەهامەکی هەڵیەبژێری لۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرکردەیەکی ئەوەندە ذەکی بووە ئێستاش دەگەدابی دکتۆرا دەیان دکتۆرا و ئەطروحی ماجستێر و دکتۆرا بەس تەنها لەسەر هیجرەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم شێوازەکەی لە تەعاملی هەتاوەکو مەدینەی دوای صحیفەی مەدینەی کە ئێستا زۆرێک لە قانون ناسان ئەڵێن تاکە صحیفەیەکە وەکو صحیفەی قانونی کە 47 بەندە هەتاوەکو ئێستا لە بەردەستی ئێمە ماوەتەوە تەماشای پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام لە ڕووی قیادەی عەسکەریەوە
چۆن قیادە ئەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ماڵی ئەرقەمی باست نەکرد ئەوەستا ماڵی ئەرقەم بەڵێ لەو ئاخیرانە وەضاح خەنفەر کتێبێکی نووسی بە ناوی الربيع الأول. یاسر زعتر ئەڵێ لە 100 ساڵی ڕابردووە هیچ کتێبێک بە قەدەرە و کتابەی لە گەورەی پێغەمبەری خوا و لە پراکتیزەکردن و بە عملیکردن ژانی پێغەمبەری خوا و چەو کتابەی نەنووسرا کە خەریکی ئێستا کرێتە کوردی ئینشاءالله. لەبەرچی لەبەرەوەی دەفەرمی قراءة سیاسیة استراتیجية في السيرة النبوية لەو جانبەی شت دراسە لە بۆ سیرەی پێغەمبەری نەکرایە صلی الله عليه وسلم. دەرسێکی سیرەمان هەیە ئەمە ڕۆژە شەوانی سێشەمە باشە تەماشاکەی دەڵێ ماڵی ئەرقەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵی بژاردبوو کۆبوونەوەی نهێنی لە ماڵی ئەو گەنجەی بوون. تەمەنی چەند بوو ئەرقەم؟ ئینسان وچوو باسی ئەرقەمێکا دەرێ لەوان لەوانی ڕانک و چۆخەرەکی دەبەدا بوون خەنجەرەکی دەبانی دەبە پشتێ بووە فیلە زەمەدانێکی لەسەری بووە تەمەنی 16 ساڵ بە 16 کە گەنجی ئەلعانە 16 ساری نەوێری بە تەنێشەوەی بچی قەزای حاجەتی خۆی جێبەجێ بکە دەبی داچی دەگە بچی سیر کە ئەو پیاوە گەورەی پێم حەنتیکە بوو باشە ئەوە ماڵیان بەرامبەر دارون نەدوێی بووە خزمی ئەبوو جەهلیشە باشە ئەوە کابرایە عائیلە و خزداچی و خوشتی و باشە کو معاملەکەیان ئاشکرا نەکرد کو قسەیان لە کژنا نەکردێ زۆر لە دواگەڕم بە دوای سەرچاوە لە ئاخیرەکەی وەضاح خوا جەزای بدات و ئیشارە پێیەکە ئەڵێ ئەرقەم دایک و خوشک و تشتواتەی نەبووە تاقانەی باوی بووە بابیشی کابرایەکی کۆرە بووە بابیشی کابرایەکی کۆرە بووە بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەندە نهێنی پارێز بووە کو بابەتەکان ئەپارێزی لەکوێوە دەیەوێ مەدرسەیەکی دروست بکاو ئەو هەموو سەحابەی تێدا تەخەڕوج بکەن حتى لتوزيع أدوار ما مست تماشي توزيع رول بيغمبري خو عليه الصلاة والسلام فرمي أرحم أمتي بأمتي أبي بكر باشا برحمتنين كز لأمتي من أبو بكر الصديقة وأشدهم على دين الله سبحانه وتعالى عمر رضي الله عنهم وأكثرهم حياء عثمان أفرمي وأقرأهم لكتاب الله أو أقضاهم علي وأقرأهم لكتاب الله أبي بن كعب وأعلمهم بالحلال والحرام معاذ بن جبل وأفرمي ألا وإن لكل أمة أمينا وأمين هذه الأمة أبو عبيدة بن الجراح بس أنا كورورا كان توزيعك بيغمبر فرمي صلى الله عليه وسلم برحم ترينكس إمامي أبو بكر الصديق قال له يتماشى أكي في حضرة أبو بكر الصديق رولي عسكري نبيني إمام قد بيغمبر نينار دي بريمتو لغزوة قورة كان أبي كرد بتقيادي تماشى أكيد لبو باراستني دين عمره هردويش مايكل هارت لكتابكي خوي صد يك مكان الدنيا إمام عمر لبنزاوية كمين شخصيات الدنيا باسكا وائل الحلاق ساو بيكوتنا شي هي لبودكاستي فنجان كزور مشهورة ولا لا يوتيوب اللي يبدا 4 ساعات وائل الحلاق كبراي شو مسيحية ما مستاي زانكوي كولومبيا الأمريكاي يعني كيست النظرية هم استشراق جوزيف شاختو أواني ويران كردينا لمدحي ثقافي إسلامي ومدحي حضارة إسلامي ضل زور جاري وابوا لمحاضري من كابريات شو مسيحي در بديان طلبة مسلمان بن ليه باسك عليه تاك كسي كفقه رولي هب ورولي شي قورو عظيم هب ولا لا دروس كردني بحضارات كردني فقه إسلامي عمر يكون الخطاب رضي الله تعالى عنه هذا ايش تماشى كيف يغمر يقول دعاءك اللهم أيد الإسلام بأحد العمرين باشا لو دعاءك على بلوي هم أبو جهل صفات قيادي تدابوين هم عمر يكون الخطاب رضا ورحمة إخواني بروردقار اللي جاك أفرمي عالم ترين كسب حلال وحرام مع ذا دواوي تماشاك في غنبري إخوة عليه الصلاة والسلام لو أبو حذيفة يماني بوزير استخبارات دادني ثابت يكون قيس بخطيبي خوي دانا وتبيجي متحدث رسمية أو كاتك في غنبري قاته مسيلمة كذاب درت يا محمد ولا هندا تشتم بدو هندا تشتت دمي ده فرمي دارة شدة دست داو بيغمبري خوا فرمي أو تلك دارة شتنا دمي أجد سقصة شتنا لباشي من برو دقة ثابت يكون قيس بك لبري أو بتبيجو بناهم زين الرولا كان توزيعك بيغمبري خوا عليه الصلاة والسلام لو براستي ما بيسمان بتشيا بيسمان بقراني ولو بيغمبري صلى الله تعالى عليه وسلم بيا خوا دكتور إمام سپاس دكم بيجو قصي كوتايتان بدم إلى كوتاي برنامجك ديم ولايكاك ملاعمات سوماني بو أوي كوا قصيدة اشترمان بيشكش بكاتن فرم مامستا رأي بزول فروخ سار سانميتين ماهي تابم دايا مكة وخان كوني قايد نيمكم الزي شرابم من لبرني قاهد بمرم تو سري غام زكي زلابم
بێڵێ پێم گڵاکەی بەهاری لان تۆ تا بەکەی جودا بێم وارەوە بە شەرێتی جاران ڕۆژێ سەد جار دێفیدا بێم وارەوە بە شەرێتی جاران ڕۆژێ سەد جار دێفیدا بێم لایە وێرانەی دڵی شێواوێم شین واوەی لایە و ڕۆڕۆ ئاورێک بەر بۆ تا هاناوێم دێتە دەر لە هەناسەم بۆ سۆ بۆ مەفسانەی وێڵاتان شار بە شار ماڵ بە ماڵ کۆ بە کۆ خاڵی چاوێت گۆشەی ئابرۆ عاشقیان کردێم لا سەرێ تۆ یا بمکە پیری مەیخانە یا موریدی خانەقاو بێم ڕۆی حەکەم ڕووی خۆت بنوێنە تایا بەکەی کوشتەی نازێت بێم دایە مەکەوە تەکەلوم بێنە تا نەمردوم هەمێ ڕازێت بێم جارێ بەکارم بم دوێنە من فیدای دەنگ و ئاوازێت بێم من کە هاتووقی بێلم گۆڕی یاخوا کافر بێجەلا بێم من کە هاتووقی بێلم گۆڕی یاخوا کافر بێجەلا بێم. بەڵێ مامۆستانی بەڕێز ئێستاش کۆتا قسەی دەدەمە جەنابتان بەڕێز مامۆستا ڕزگار ئەگەر لە کۆتا خولەکدا لەو بەرنامەیەدا جەنابەت لەسەر ئەو تەوەرەی کەوا باسمان کرد چ قسەیەکت هەیە؟ هەڵوەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام توانی لە ئەسوەئی خەڵک ئەو کات کە ئەژیا خەیڕە ئومەت دەربینی کەواتە مرۆڤایەتی زۆر قازانجی کرد لە پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئێستاش ئەگەر دەست لە پەیامی خوابەردا سوبحانەوە وتەعالە بە ئەندازەی ئەوە بگرێت زۆر زیاتر زەرەر ئەکاوە دوور ئەکەویتەوە لە ڕیسالەی خوا سوبحانەوە وتەعالە. بەڕێز جەنابی مامۆستا شێرزاد. وەڵا مامۆستا ئەحمەد بۆخوا ئەمە چە حەقی پێغەمبەرمان نەدا عەلەیهی سەڵات وەسەلام. بەڕاستی ئەو پرسیارانەی بەڕێزە زۆری هەردەگرت بەڵام ئەوە دیارە زۆری هەر ئەوەندەش باش دەکاتن بەڵام ئەمن ئەوەندەی دەڵێم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هات فێرە خەڵکی کرد کە ماری ئاسوودا کە ماڵی ئارام کە ماڵی مطمئین پیا و کەسایەتی و قیادەش لەوێ دروست دەبی هەر ماڵێک شێواو بێ بێ سەروبەر بێ بێ تەفاهم بێ بێ ڕاوێژ بێ بێ ئارامی بێ هیچی لێ دەرناچێ بەڵکو بالعکس ئینسانی خراپ و مزریمی لێ دەردەچێت. بەڕێز جەنابی مامۆستا خالید گەردی لە کۆتاوتت. بەڵێ واللهی من لەسەر ئیتیباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم سفیانی تەوری قسەیەکی جوانی هەیە دەڵێ هەر کاتێک فەرمودەیەکی پێغەمبەرت پێگەویست صلی الله عليه وسلم لۆ یەک جاریش بوو لە ژیانەدا تەطبیقی کە لۆ خاتری حجەتکە تەبی لە ڕۆژی قیامەتدا بڵێ یا ڕەسوول الله من ئەبەو شێوازە قسەکانی توم جێبەجێ کردیە جالۆی بەڕاستی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆریان پێویست پێیە کە شوێن کەوتەی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم بەو شێوازەی شتەکان لە ئەقوال دەربینن بیکەن بە کردار بە کردداری ژیانی ڕۆژانە تەطبیقی کە چکە هەر کاتێک ئیشت بە عەمەلی کرد زۆر زۆر بەقووەترە لە قسەکردندا چکە تەماشا قورئانش کە خوای گەورە فەرمێ ئین الذین ئامنوا وعملوا الصالحات یعنی ئیمان هەبێ بێ عەمەلی صالحیشی لەگەردابی بزەبت زانینمان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیان نامەی ئەوەندە کافی نییە ئەگەر نەیهێنی لە ژیانی ڕۆژانەی خۆمان جێبەجێ نەکەین. بەڵێ بەڕێز مامۆستا عیماد گوانی.
مامۆستاجیان ئەمە لەو دروستکردنی کۆمەلگای ئیسلامی جارێکی دیکە جێڕانەوەی بەوسەلەی حەضارەی ئیسلامی لە بۆ قیادە و سەرکردەی مرۆڤایەتی پێویستمان بە وەرگرتنی شێوازی سەرکردایەتیکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جوانترین نقطەکانیشی دانانی کەسی شیاوە لە شوێنی شیاو. ئێمە ئەگەر جارێکی دیکە بمانەوێت ببین بە دەوڕاستی دنیا و بگەڕێنەوە سەردارایەتی و ڕێبەرایەتی شارستانیەتی مرۆڤایەتی ئەبێ محاولە بکەین لە ڕووی سەرکردایەتی و ئیستیفادە لە پێغەمبەری بکەین صلی الله تعالی علیه وسلم، محاولە بکەین کۆمەڵە سەرکردەیەکی لەژێر ڕۆشنایی هەڵسوکەوتەکانی پێغەمبەری خوا دروست بکەین، چونکە ئەوانەی کە دوێنێ و پێرێ ڕێگر و دەشتەچی بوون بەواستەی پێغەمبەری خوای گەورەکردنی قادە و سادە، هەمان قورئانیشمایە هەمان حەدیثیشمایە دەتوانین ئەگەر بێت و نیەت و ئێرادە هەبێت. من لێرەوە زۆر سپاسی هەریەک لە بەڕێزان مامۆستا ڕزگار بێراوەی، مامۆستا شێرزاد عەبدولوهاب، مامۆستا خالید گەردی، مامۆستا عیماد گوانی دەکەم. بەڕاستی کاتەکەمان کەم بوو، پرسیارەکان زۆر بوو، وەقسەکانیش زۆر بوو و هەروەها زۆر سپاسی بەڕێز کاک مەلا عیماد چۆمانی دەکەم. من لێرەوە ڕێز و سەلام و حورمەتم بۆ ئێوەی بینەر و بیسەر هەیە بەڕێزان. من کۆتایی بە بەرنامەکە دەهێنم، بەڵام بە کۆتایی هێنانی من بەڕێز مامۆستا عیماد چۆمانی لە کۆتاییەکەیدا سرودێکمان پێشکەش دەکاتن. لە لای منەوە پێتان دەڵێم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. پرسیم لە دڵی شەیدا و دێوانە بۆچی ئەسووتێی بووی بە وێرانە دەمێک کە مەیلی دنیات گۆڕاوە ڕەنجی بەهاری پێشوت نەماوە گوتی لە عشقی طەوافی ڕوویار ژینم گۆڕاوە وابووم خەفەتبار دڵم شەیدایە لە بۆ بیابان بۆ زیارەتی حەزرەتی یاران بەڵام لە دووری ویسالی وەصلی گۆڕاوە دڵێم نەماوە فەسلی هەردەم ئەناڵێ هەردەم ئەناڵێ هیوای دیدارە بۆیە لە ژینی ئاوا بێزارە ڕوم نییە بچمە حزوری جانە بڵێم هاتووە شێتی زەمانە لە بۆ مەدینای سەروەری وشکۆ هەوارگەی شادی دڵی من و تۆ توخوا دەبمبان بەجێم مەهێڵێن دڵ لە ئازاری دووری دەربێنێن دڵ لە ئازاری دووری دەربێنێن
بۆ زیارەتی ڕەوزە و مەدینە هاوار دیداری چەندە شیرینە هاوار دیداری چەندە شیرینە بەس تەنها بچێم بەس تەنها بچێم مردن ئاسانە مردن لە ڕێگای ئەوین ژیان